دیمەنی بەنداوی سماقوڵی سەر بە پارێزگای هەولێرە. ژمارەیەکی زۆر هاوڵاتی سەرقاڵی ڕاوماسین. لە دوای بەفر و بارانەکە و سەرڕێژبوونی بەنداوی سماقوڵی تەنها هاوڵاتیەک 150 ماسی گرتووە. هاوڵاتی تریش هەبووە کەمتر لەو ڕێژەیەی گرتووە. ئەوە قسەی هاوڵاتیەکە کە لە ڕۆژی سەرەتای سەرڕێژبوونی بەنداوەکەوە لێرە ماوەتەوە. والله ڕۆژ یەکەم زۆر خۆش بوو، ئاوەکە زۆر یان سرعەت بوو لێرەدا، ماسی عەجیبیان دەگەر. کابرا هەبووە 120 ماسی گرتی، وا 100 ماسی گرتی، وا 20 ماسی گرتیە. بەس ئەوڕۆکە یعنی ئاوەکە سافی بووە، هیچ ئیسفادە لێ نییە. یعنی تا ئێوارە ڕاوسی زەحمەت ماسی بێگەی لە قەدەری خوای گەورە. بەڵام یەکەم ڕۆژ زۆر نازە، بەڵام زۆر بێ خەڵک تێوەر بوو. 12 بەنداومانەیە، بەنداوی احتیاطی برینەوەی لە توانای خۆماندا بێ خەرچ خێرخواست کردیتی لە منتیقەکە، بەس برین بەنداوی باشە بۆ حەیوان، بۆ مەسەلەی ئاو، بۆ بیرەکان زۆر باشن بۆ ئێمە. ڕاستی ئەگەر ئەو بەنداوانە نەبێ وەختە برین دەبێت چۆلی بکەین. لەخوای بە زیادی ئەمسار بافر و بارانێکی زۆر باش باری بۆ یەک دوو بارانی بیدایەت بەنداوەکان زۆری سەرڕێژ بوون. لەخوای بە زیاد بێ تا ڕادێکی زۆر ئیسفادە باشمان لێ کردووە. نعور برێ لەبەری بەنداوەکانەوە هێوە هەم کانیاوەکان تەقیۆتەوە ئاو دادەدا بۆ ژێر زەوی. تقریبا ئیسفادە باشمان لێ کردووە لەخوای بە زیاد. پێشتر 20 بۆ تقریبا 25 مێگەلی حیوان لێ هەبوو، بەڵام ئێستا تقریبا ڕوو لە کەمیە. بەنسبەتەوەی حیوانداریەکە بڕێ زەحمەت بووە. بەشێکی تر لە گەنجان و دانیشتوانی گوندی سماقوڵی بۆ ڕاوماسی بەتایبەت سەردانی بەنداوەکە دەکەن و بیرەوەری خۆشیان دەگێڕنەوە. کە بینیمان حەمد و سوپاس بۆ خوای گەورە ئەو ساربارانێکی بە ڕەحمەت باری ئەم سەدانە هەمووی ژیانەوە. بەڕاستی ئەمە دوسێ سارە یعنی کە دەینە ڕاوماسی تامەشی وای لێ ناکەین چونکە ئاو دابەزی بوو، بەڵام ئەو سار ئەلحەمدولیلا ئاوەکەوە بەرز بوویتەوە. هەرچەندە جەوەکەشی زۆر ساردە، بەس یعنی دەتوانین دوسێ سەعاتێک بۆ خۆمان دانیشین هەر ناجەوەکەی وەربگرین. ئیدیەوە هاتوونەتە ڕاوماسی بزانین ئەگە خوای گەورە ڕزقەکەوی بوو. مزیەکی دەکەین لە بۆ ماسی بەرەوەی ماسی ینی کە خۆشیەکەی لەوەیە کە ڕاوەکەی دەکەی ماسیەکەی دەگری. ئەمە دەچینە دۆکان چینە دەربەندی گۆمەسپان. بەس ئەو سارەکە ماشەڵا سەدەی سماقوڵی ینی ئاوەکەی زۆر زیاد بووە، ئاوی شەرچەند زیاتر لە ڕاوماسی خۆشترە. ئەمە بەخۆمان خەڵکی سماقوڵینە زیاتر ینی لێرانە نزیکین، مەزرعەمان لێرانەیە زیاتر لە بۆ ئێرانە جێ کەشمان کردیە چوینە دوکان لە بۆ ڕاوماسی گۆمەسپان. هەموو خزم و کەس یەکتری نەودایم پێکەوە دێنە دەرێت. بەنداوی سماقوڵی لە ساڵی 2017 لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم جێبەجێ کراوە و توانای گلدانەوەی 8 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. لەگەڵ هاتنی ئەم شەپۆلی کۆتایی بەفر و باران لە هەرێمی کوردستان بەپێی زانیاریەکان زیاتر لە 500 ملیۆن مەتر سێجا بەنداوەکان ئاویان گلداوەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، بەنداوی سماقوڵی سەر بە پارێزگای هەولێر.